پشتهش مهان جه روساندنا روشا سیاسی هرمه جوین سیاسی دست بکرنو بزاف اقسناکار بو اسیکنا روشا سیاسی هرمه دست بکرنا جوینان بهشان ده بش گوران و یکتی دست بکریا او دی دو روزاندا جوینان جدا لگل کومالو و یگرتو انجام دینه سروکی پارلمان کروسنجی بهشان ده که پارلمانی چویا جم صلاح الدین بهادین امیدار گشتیه یگرتو اسلامی پێویستەکە دەودۆخە لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێەوە شەرعیەت بگەڕێتەوە بۆ سەر ڕێچکەی خۆی هیوادارین دۆخی هەرێمی کوردستان لە ئەنجامی کاری ئەو کەسانەی کە لە خەمی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانن بەرەو دۆخێکی باشتر بڕەوە. گۆڕان و یەکەتی دو جوینان دەربازبووێت گەل یەکگرتو و کۆماڵە داخوازە پشتەوانیە لە هەردوو ئالیان کریا بۆ لافاتنەوان ئەندامەکە سەرکەراتیە بەشا گۆڕان و یەکەتیژی بیشتن هەردوو ئالیان نەرینە دەربارەی لافاتنە نێزیکەن و پشتەوانیە خوا بۆ ئانیا زمان برانی کۆمەڵی ئیسلامی و برانی یەکگرتووی ئیسلامی تقریباً تێڕوانینیان هەڵوێستیان ینی زۆر لێکەوە نزیکە بەس بڵێن هەڵوێستان سەد یەک وەکو یەک نییە بەڵام زۆر لێکەوە نزیکن سەبارەتدا تێڕوانینیان بۆ ڕێکەوتنەکە و پشگیریکردنیان بۆ ڕێکەوتن یەکگرتو بە هەمان ئاوایە کۆمەڵە ئیسلامی پشتەوانیە خوا بۆ لافاتنە یەکەتی و گۆڕان ئانیا زمان و ڕاگەهاند دی ئالیکاریاوانکەنە بۆ سەرخستنێ ئەندەمێکی ئەنجومەنا جیبجیکردنا یەکگرتووە ئیسلامی ڕاگەهاند گرنگە لافاتن جێ پێخەمەتە دەرباسکردنا vê ڕەوشە هەرێمێ بیتن و نێزیکردنا ئالیان سیاسی هەموو لایەنەکان داوا ئەکەن کە یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕۆڵێکی ئاشتەوای بگێڕێ بۆ ئەو قۆناغی کە هەرێمی پیاتەیە بەڕێ بتوانین دەرچەیەک بدۆزینەوە ئاشتەواییەک دروست بکەینەوە بە ئەرکی خۆمان زانیوە و ئیشاڵە لە ڕۆژانی داهاتووشە زەمینەسازیەک دروست ئەبێت بۆی بتوانین ئەو ڕۆڵە ببینین. شاندێ هەڤڵبەندێ سەرۆکیە پەرلەمانی بۆ جەم یەکگرتو و نوێنەرەوان چار ئالیان تێدا بوون و بەریانەها لە پرسە سەرۆکەتی هەرێمی هەف ئاوا بوون و نەرینەوانە جودابوون لە پارتی لێ داوی جارە ململان بێژکار ئەخستنا پەرلەمانی داوی هات سکرتێرێ پەرلەمانە کوردستانیجی ڕادگەهینە نەها حەزا دەرباسکردنا ڕەوشێ لە جەم ئالیان سیاسی تێدا دیتن لێ دەوێت ئەو حەزە پێز ببیت. ئومێدەکەم ئایندەیەکی گەشت بەڕێوە بێ بەڵام بۆ مەرجەی کە ئیرادە هەبێ بۆ تێپەڕاندنی ئەو قۆناغ و مەرحەلەیە کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە ئەم ئیرادە لە زال هەندێک لاوازی بێەوە ئەبینرێ ئومێدەکەم ئەو بەستەڵەکە پشکێنین بە هەموو لایەکمان. بەروڤەژە ڕەوەساندنا ڕەوشە سیاسی هەرێمێ چانە ڕۆژەنە ڤەلڤینە سیاسی گەرمبووینە و جوینجی بۆ ئارستا دەرباسکردنا ڕەوشێ و کارەکردنا پەرلەمانی تێتەچنین.